هەبووە نەخۆشە بووە خێزان هەبووە کەسی کەم درامەت هەبووە 20 ڕۆژ ئێمە جەمان بۆی کردو 20 ڕۆژ ینی بەڕاستی فەقیر هەبووە هاتە بۆ ئیش لە ڕۆژهڵات مەسەرەن ئەزانی کاتێک ئێمە ڕێگا شوێنمان بۆی داناوە چەند دڵخۆش بووە. ئەم تابلۆیی کە لە پشتی منەوە دەبینرێت تەنها چەندێڕە نووسینێک نییە بەڵکو نیشانەی میواندۆستی خەڵکی شاری کەلارە کە هەمیشە بەدڵێکی فراوانەوە پێشوازی لە گەشتیاران و ڕێبوارانەکەن بێنە ئەم شارە. لەم تابلۆیە نووسراوە بەخێر بێن بۆ شارە شیرین و پڕپاکی و سادەی و معریفەتەکەی کەلار ئێرە ماڵی خۆتانە. ئەم تابلۆیە ماوەی 6 ساڵە لە دەواازەی شاری کەلار دانراوە بۆ کەسانەی کە غەریبن لەم شارە و دۆست و ناسیاوێکیان نییە. ئەم تابلۆ نیشانیەدات کە هیچ کەسێک لەم شارە غەریب نییە و شوێنی مانەوەی بۆ دابین دەکرێت. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرۆژەیە ئەڕۆمە لای کاک سەنگەر سەرپەرشتاری پرۆژەکە. کاک سەنگەر سڵاو لێبێ. ئەم تابلۆ نیشانەداکار کە زیێت ئەم شارە غەریب نییە و کەلار ماڵی خۆیەتی. سڵای خوا لێوێش بێت. تەبەن ئەم تابلۆیە ئێمە لە 2020 لێرە دانراوە. ماڵی حاجی فایق هەیە لە کەلارە کاک فاروق ئەو سەرپەرشتیارە ماڵی ئاوا بێ ئەو هەمیشە توانێتی بەم کارە جوان و چاکانی کە کردوێتی هیچ نەبێت شتێکی ئسمبولێکی جوان و شتێکی جوان بۆ ئەم شارە دابنێ. تەبەن لەم تابلۆیە ئێمە لە 2020 دامەناوە لە 2020 هەبووە نەخۆشە بووە خێزان هەبووە کەسی کەم درامەت هەبووە 20 ڕۆژ ئێمە جەمان بۆی کردو 20 ڕۆژ ینی سپاس بۆخوا ینی مانگ نییە ئین چەند کەس تەلەفۆن نەکا ئێمە ئوتیل هەبووە برمانتە ئوتێل ناخواردنەکەمان داوە لە شوێنی تیژ ئەگەر مرتاح بێت لە ماڵی خێرخوازانەوە ژارنی گەرمانش دامان ناوە لە شوێنی تر ینی بەبەردەوام ئێمە جێگا و ڕێگامان بۆ خەڵکانە هەبووە ینی سپاس بخۆ ئەمە ئەوەی سەلمێنەیە بەڕاستی خەڵکی ئەم شارە میواندۆسن خەڵکانێکن بەڕاستی ینی دەست گیری ئەو خەڵکانن کە پێویستیان پێێتی بەدا سپاس بخۆ لە هەموو کورسانیشە ئەوە هەیە ینی و ئەمیش بەشێکە لەوەی کە لەم کورسانە جوانەیە ئەم خەڵکی ئەم شارە ئاوان و ڕێز لەو خەڵکاکردن ئێمە بەڕاستی ئەم قوتا تەنها دیاریمان نەکردە بە مڵکی خۆمان دیاریمان کردە بە مڵکی هەموو خەڵکی کەلار و گەرمیان چونکە ئازانی بۆ بەڕاستی ئەمە بەناوی ئەم شارۆ قسەمان کرد ئەمە کە دامان ناوە و جێگیرمان کردەوە بۆ خزمەتی ئەو گەشتیار و نەخۆش و ڕێبواری کە دێنن ئەم شارە بەناوی هەمووانەوە دەسەوە نیشانەدا کاک سەنگەر کە میواندۆسی لە کەلار تەنها قسە نییە نەوەڵا کاک میرا سپاس بخوا خەڵکی ئەم شارە خەڵکانێکی مرۆڤ دۆستن خەڵکانێکن خەڵکی میوانە نەخۆش گەرەکە و ڕێز لە میوانە گرن بەدەمی میوانەوە ئەچێن ینی ئەوەی کە من لەم بینیومە ینی دەیان کەس ینی ڕاستە ئێمە ئامادانە دەیان کەس تەلەفۆنی کردە ئێمە ئامادەین بۆ ئەم میوانانەی کە دێنێ ئەم شارە چیان گەرەکە بۆیان نەکەین ینی بۆیە سپاس بخوا خەڵکی ئەم شارە خەڵکیی میوان دۆستن ڕێز لە خەڵکی ترێگرنەوە پێشیان خۆشە بەڵام ئەمە دامەناوە بەڕاستی بەکردار و ینی مانگ نییە چەند کەس مانگ نەبووە چەند کەس نییە ینی هەبووە بە 15 ڕۆژ 20 ڕۆژ جێمان کردێتەوە ینی بەڕاستی فەقیر هەبووە هاتە بۆ ئیش لە ڕۆژهڵات مەسەرەن ئەزانی کاتێک ئێمە ڕێگا شوێنمان بۆی داناوە چەند دڵخۆش بووە تا ئیشەکەی دەستکەوتە بۆ ئێمە سپاس بخوا ئەمە 6 ساڵە بەردەوامین و بەردەوام شوێن ئینشەڵا بۆ خزمەتی ئەو خەڵکێکی دێتە ئەم شارە ئەوانەی کە دێنە لایەوە زیاتر بۆ چمە بەسێک دێن بۆ سەردانی پزیشکیە دێن یاخود بۆ ئیش و کارە دێن کاک سەنگەر کاک میلاد لە شارەکانی کورسان شۆ دێن بۆ نمونە لە هەبووە لە شاری سلێمانی کەرکووک هەولێر هاتە بۆی لە سوتفا ئیشێکی بووە ینی ئیشەکەی بەسەن بۆ نە جێبەجێنە بۆ ماوەتەوە لە ڕۆژهڵاتەوە خەڵکێک هاتە ئیشکا کارکە کەسابەت کا دینارێکی پێ نەبووە ماوەتەوە بە 20 ڕۆژ 15 ڕۆژ خەڵکی نەخۆش هەبووە بە هەمان جۆرە ینی بەخوا نانەکەشمان بۆ حازر کرد مەسەرەن پێداویستێکە وا دوای ئەوە تەواو بۆ مەسەن دڵخۆش بۆ ئیشەکەی جێبەجێکرێ یەکس دنیای دوعای کردە بۆ خەڵکی ئەم شارە وە سوپاسی خەڵکی ئەم شارەی کردە و دڵخۆش بۆ کەوا شتێکی وا هەبووە و تەمەنای خواستە ئەم شتە لە هەموو شوێنێکی ئەم کورسانە هەبێت واتە وانەی کە بە هەر هۆکارێک ڕێگا نەکەوێتە کە لەمە دو خەمی شوێنی مانەوەیان نەبێگە دۆست و ناسییان نەوەڵا ئەوانەی کە دێنە ئەم شارە لە هەر دقەیەکە تەلەفۆنەکەن ئێمە لە خزمەتیانان باشترین و چاکترین شوێنیان بۆ دابینەکەین وە لەگەڵ
تەنانەت خواردنی ڕۆژانەشان ئینشاءالله طبعا ئەمە 2 ساڵە ئینشاءالله تا بتوانین بەردەوام ئینشاءالله. باشە دەسەکان خۆشوێ کاک سەنگەر زۆر سپاس. وەکوەی بینن لە تابلۆکەیە ئەم تابلۆیە لە دەواازەی شاری کەلار دانراوە لێرە ژمارە مۆبایلی لەسەر دانراوە ئەو کەسانەی کە دیێنە کەلار لە دەواازەی کەلارەوە کە داخلی شارەکە بن ئەگەر شوێنی مانەوەیان نەبێت و کەسیان نەبێت ناسراویان نەبێت لە شاری کەلارە ئەتوانن پەیوەندی بکەن بەو ژمارە تەلەفۆنەوە بێخەم بن کە لە کەلار هیچ کێشەی شوێنی مانەوەیان نابێت و بێ بەرامبەر شوێنی مانەوە و خواردنیشیان بۆ دابی نەکرێ. ئەمە ئەوە نیشانەدات کە لەم شارەدا میوان دۆستی تەنها قسە نیە بەڵکو بەکردار سەلمێنراوە.